ئێران هەوڵی داوە کردداری هێرشبەرانە بگرێتە بەر هەتا ئەوەی هەوڵی سازان بدات. ئەمەش وەک هۆیەکی سەرەکی دەگەڕێتەوە بۆ سەر مێژووی ئەو وڵاتە. ئەوە جۆرە میراتێکی ئیمبراتۆریانەیە کە ئێران هەندەدات نەک تەنیا لە نێو قەواری کۆماری ئیسلامیدا ڕای بگرێت، بەڵکو ئاگای لە مێژووی خۆی بۆ یەک پارچەی سیستەمی ناوچەکە هەیە و هەروەها ئەو کارتێکردنەی باری لەشکری و کارتێکردنی کەلتوری لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەیبووە. هەرچەند ئەمریکا گەمارۆی سازکردنی موشەکی خستۆتە سەر ئێران، بەڵام ئێران لەو بارەدا سەرکەوتنی وەدەستێناوە. ئەوان لەسەر پرۆگرامی سازکردنی موشک کار دەکەن و پێشکەوتنی زۆر جدیان لەسەر موشکی ئاراستەکرا و بەدەستێناوە. ئەوە یەکەم جاراکات بتوانن توانای بەرگری ئاوا بەرچاویان هەبێت، هەرچەندە لەباری توانای هێزی ئاسمانی سنووردارن، بەڵام لە کردار بەدژیک تانکەرەکانی نەوت هەڵگر دەتوانن چالاک بن. ئێران دەزانێت کە ناتوانێت ڕاستەوخۆ شەڕی لەشکری لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان بکات، بەڵام لەسەر کردارەکانی بەمەبەستی هەڕەشەکردن هەروە بەردەوامە. ئەوان هەروە هەڕەشە بە میندانانەوە، هەڕەشە بە قایقی بچووک، موشەکی کروس، فڕۆکەی بێفڕۆکەوان، کاری تیرۆریستی لە مەترسی خستنی ژیانی خەڵک لە عێراق، دانی چەک بە حیزبوڵا و حوتیەکان لە یەمەن درێژە پێدەدەن. بەڵام ژێنراڵی خانەنشینی هێزی دەریایی پشتیوانی لە گۆڕینی ڕێژیم ناکات، چونکە ئەو دەڵێت ئەزمونێکی باشیان لەو بارەیەوە نییە. ئێمە سەلماندوومانە کە لەو کارەدا زۆر شارەزانین، نازانین دوای ئەوەی ڕژێم گۆڕات شتێک ڕوو دەدات. ئەلبەت بە ئەو مانای نییە کە لە بەرامبەر ئەو کردارانەی ڕژێمی ئێرانی ئەنجامی دەدات لێ قبول بکەین. سناتۆر کریستۆفر لەمبارەوە هاوڕایە و پێی وایە لە ڕێگای گەمارۆکان و بە هاوکاری نێونەتەوەی پێشی کردارەکانی ئێران بگرن. ئەمریکا هەمیشە ئەو مافەی پاراستۆ کە هێزی لەشکری بۆ پارێزگاری لە بەرژەوەندی و ئاسایشی خۆمان لە هەرێمەکەدا و هاوکات هاوپەیمانی وەکو ئیسرائیل بپارێزین، بەڵام شەڕ لەگەڵ ئێران کارێک نییە کە نەتوانی پێشی پێبگری و گۆڕانی ڕژێم نابێت ڕێبازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت. ئەو سناتۆرە جەختێکی کردەوە کە ویلایەتە یەکگرتووەکان هەمیشە دەبێت جیاوازی لە نێوان حکوومەتی ئێران و خەڵکی ئێران دابنێت و پەیوەندی لەگەڵ خەڵک هەروە بەردەوام بێت.